جوانترین سڵاو بۆ ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی بیرتە و شاشە جوانەکەی نافتید و ئازیزان خۆشحاڵم بە پرۆگرامێکی نوێی بیرتە و لەگەڵ دوو گروپی خۆشەویستی دیکە بوومەوە میوانی ماڵەکانتان وەکە زاین بۆ هەر پرۆگرامێکی بیرتە دوو گروپی خۆشەویست لامان میوانن لەم پرۆگرامەشدا دوو گروپی خۆشەویست لامان میوان بە خێراتنی هەردوو گروپتانەکەم ئەچمە لای گروپی ئەی گروپی قوتابخانەی ناوگردانی تانجەروی بنەڕەتی بەخێر بن سەرچاو خۆتان بناسێنن فریشتە عاسی قوتابخانەی ناوگردانی تانجەروی بنەڕەتی بەخێر بیت لەنیا کاروان قوتابخانەی ناوگردانی تانجەروی بنەڕەتی بەخێر بێ سەرچاو سیڤان ئاتا قوتابخانەی ناوگردانی تانجەروی بنەڕەتی بەخێر بێن سەرچاو ئەچمە لای گروپی بی چەند مامۆستایەکی بەڕێزن ناوی بەڕێزتان و قوتابخانەکە من هیوا ئەمین مامۆستام لە باخچەی چاوایانی شادی نمونەی لە سلێمانی بەخێر بێ سەرچاو سەرگوڵ نەجەم مامۆستا لە قوتابخانەی ساڵح قەفتانی بنەڕەتی بەخێر بێ سەرچاو بڕیار باجەت لە چالاکی قوتابخانەکانی پەروەردەی شارە زۆر بەخێر بێن سەرچاو ئەتوان هەر یەکەتان قسێکمان بۆ بکەن لەسەر پرۆگرامەکە ئایا پرۆگرامێکی باشە ئاوا دوو تەمەنی جیاواز بانگێشتی ئێراکرێت چەند پرسیارێکەکرێت لە نێوان هەردوو تەمەنە هاوبەشە ئێوە چۆن ئەم پرۆگرامە لێکەیەنەوە تا چەند ئیسفادەی ئەبێت لەو بڕواایە ئەمە بەرنمەیەکی پەروەردەیە و زیاتر پەیوەندی دروستکردنی پەیوەندیە لە نێوان قوتابی و مامۆستایە و بۆ ئەوەی کە با بڵێن پرۆسەی خوێندن و پرۆسەی فێرکردن و پەروەردە هەماهەنگ بێت لەگەڵ ئەو سەردەمەی با بڵێن بە تایبەت لەم سەردەمەیە یەک بگرێتەوە یەکان گیر بێت و بەرنمەیەکی کاریگەرە بۆ قوتابی لەم سەردەمەیە لەم کاتەیە دەستەکان خۆش بێ ئەی بەڕێز یادکردنەوەیەکە لە نێوان خوێندنی ڕابردوو ئێستاە هەروەها دروستکردنی خاڵێکی پەیوەندیە لە نێوان هەم مامۆستا و هەم خوێندکاریشە بۆ قوتابیانەکان خۆشیان ینی سوودێکی زۆریە بێ ئەی بەڕێز دەستخۆشتان لە یەکەم بەڕاستی بەرنامێکی جوانە پێویستیشە یادێکە بۆ کۆن پێویستە ئەو شتانی کە کۆن هەبووە ئەو منهەجانی کە کۆن هەبووە تا ڕادێگەسا بیری ئەو قوتابیانە کەوێتەوە کە لە کۆنا چۆن بۆ لە ئێستاشا چۆنە من هەشتا ڕادەیەکی زۆر گۆڕاوە گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە بەڵام لە ئێستاە زۆری شتەکان دەرەخات پێویستە بۆ هەمان ئەم جیلش کە تازە خوێنکارن و هەمان ئەم مامۆسایانەش کە ئێستا واناڵێنەوە بۆ قوتابیانە بەڵێ ئێوە کە مامۆستان پەیوەندیتان چۆنە لەگەڵ خوێندکارەکان تا چەند لە خۆتان ڕازین ئەو پەیوەندی لە نێوان ئێوە خوێندکارەکان ناهێت و تیژەنیان هاوڕێ وەکو هاوڕێگوان لەگەڵیان من وەکو خۆم لەگەڵ قوتابیا زۆر پەیوەندیم هەیە زۆر کراوەم زیاتر وەکو هاوڕێ لەگەڵ قوتابیا مامەڵاکەم دەستەکان خۆش بێ منیش بامان شێوە ئەمەوێ خاڵێکی هاوڕێتی دروستکەم لە نێوان خۆم و قوتابیەکانمە لەبەرەوەی ئەتوانم ئاوا بەردەوام بم بەڵێ یعنی ئاوا باشترە بەلاتەوە چونکە ئێمە زانین هەموو مامۆستایەک بەرژەوەندی خوێندکارەکەوێ بەڵام هەندێک مامۆستا هەیە بە شێوەیەکی تر دەریەبڕێ بە شێوەیەکی تومتیژی هەرچەنە ئەو تەنها بۆ مەبەستی ئەوەیە بە شێوەیەکی جوان پەروەردەی بکات بەڵام هەیە هەنیکان هەیە تومتیژە دەریەبڕن ئەوە چۆنە لای تۆ بەچی بە باش شێزانی ئەو شێوەیە ئەمە خۆی خاڵێکی باش نایە بەدەستەوە بەڵام شێوازی ترە بێ بۆ نمونە بۆ سزادانی قوتابیەک ئەگەر شتێک بە جوانی نەکا یاخود ئەرکێک بە جوانی نەسپێرێ ینی ئەکرێ مامۆستاکە شێوازی تر بگرێتە دەست نەک شێوازێکی توند و تیژ و لێدان و نازام ئەو جۆرەشتانە لەبەرەوە ناکەونە خاڵێکی هاوبەشەوە بەیەکەوە هەم قوتابیەکەش زیاتر ئەو شێوەیە ناگرێتە دەست ینی گێڕاڵی مامۆستاکە نابێ هەم مامۆستاکەش ئەو خاڵە ناپێکێ لەگەڵ قوتابیەکە لەبەرەوە ئەنجامێکی وای نابێ زۆر ڕاستە دەستخۆش ئەمێ پرسیارێکی جیال لە تۆ بکەم ئایا تۆ لەگەڵ قوتابیەکان تا هیچ جیاوازیەکەکەی لە نێوانیان لەسا هەیە زیرەکە و هەیە ئاقڵە و تا چەند جیاوازیەکەی لە نێوان ئەوانەیە هیچ جیاوازی خۆی تا ڕادەیەکە کرێ لەگەڵ قوتابیەکی زیرەکە هەتا قوتابیەکی کە ڕۆژانە ئارکەکانی خۆی بەجێنیانێ بەڵام ئەو جیاوازیەش ناگاتە ئەوەی فەرقی بکەی لە کۆمەڵی لایەنە بەڵام جیاوازیەکە طبعاً ئەبێ ئێحتیمام بە هەردوو لابێ بەڵام ئەوەی کە زیرەکە بۆ نمونە ئەرکی ڕۆژانەی جێبەجێیەکە بە دڵنیاییوە بێ ئێحتیمامی پێبیت هەوڵ بەی لەو ئێحتیمامە نێتە خوارد تۆ گەر ئێحتیمام بە تەماڵەکەش بێ ئەویش وردە توانی وای لێ بکەی بیهێنیتە ئاستی ئەمەوە بەڵام پێویستە هەردوو تەوازنەکە بە تایبەتی ڕاگری نێڵی نە ئەو لا مەغدور ببێ نە ئەم لا مەغدور بێ ینی بیل لەوە نەکەیتەوە ئەمە
تەواوە یعنی پرۆفشناڵەوەی تر ئەرکەکانی خۆی جێبەجێکە ئەم نایکا ئیهمالی کرد نە بەعکسەوە پێویستە ئەویش تا ڕادەیەکی باش ڕاگری ئەمیش تا ڕادەیەکی باش ڕاگری ئەبێ هەردووکیان بێنیتەوە مستەواییەک. دەست خۆش بێ زۆر ڕاستە. ئەچمە لای گروپی ئەی ئێوە پەیوەندیتان چۆن لەگەڵ مامۆستاکان تا چۆن لە مامۆستاکانتان ڕازین؟ ئێمە دەستخۆشی لە مامۆستاکانمانەکەین هیچ گلەیەکمان لینی و زۆر باشن لەگەڵماندا. دەستخۆش. ئەی تۆ چی مامۆستایەکە زۆر خۆشە؟ مامۆستای کۆمەڵایەتی. مامۆستای کۆمەڵایەتی؟ بەڵێ. ئەی تۆ؟ جیاوازی ناکەم لێنیان مامۆستاکان هەمویانم خۆشەوێت. ئەی دەست خۆش بێ. بچمە لای پرسیارەکان؟ ئامادەن؟ لە گروپی بیەوە دەست پێ یەکەم سێ کارتی یەکەمتان سێ پرسیارە بە هیوای ئەوەی وەڵامێکی ڕاستم بنێ. باشە ئامادەن بە پرسیارەکان؟ باش ئەچمە لای یەکەم پرسیارەکەم پرسیار ئەڵەیە یەک ڕۆژی تەواو چەند خولەکە؟ یەک ڕۆژی تەواو چەند خولەکە لە ماوەی 6 چرکەیە؟ 1440 خولەک یان 1446 خولەک یان 1400 خولەک لە ماوەی 6 چرکەیە ئاگاتان لە کات بێت. یەک ڕۆژی تەواو چەند خولەکە؟ واتە 24 کاتژمێر چەند خولەکە؟ یەک ڕۆژ تەواو 24 کاتژمێرە 24 کاتژمێر چەند دیارەکان چی بوو؟ 1440 خولەک 1446 خولەک 1400 خولەک. 1400 ئاگاتان لە کات بێت؟ 1440 خولەک. چۆنی حسابتان کرد؟ وەڵای من پێشتر ئەو حسابم کردبوو سوتفە بیرم کەوتەوە بۆ بابەتێک ئەو حسابم کردبوو. یعنی دڵنیایت نایگۆڕن کاتیش تەواو بوو دەستخۆشتان یەکەم زۆر ڕاستە چەپڵە. ئەچمە لای کارتی دووەم لە ڕووی ئەحیاوە چۆنن زیندەزانی؟ ئەگەر بیرمان ما بێ باشی زۆر باشە. ئەچمە لای پرسیاری دووەم پرسیاری دووەمەڵێ ژمارەی بڕبڕەکانی پشت لە مرۆڤدا چەندە؟ 44 33 55 33. باشەکەتانی بوو زۆر لە پێشاتان و باشین زۆر بەکەزی بەسە زۆر دڵنیان عنی زۆر باشترە لەوەی کەوتان زۆرە ترسان آخر دەمێک ئەومان نەخوێنوە مامۆسای هونەری زیاتر پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە ئەحیا. بەڵێ ئێستا دڵنیان؟ 33 و چەند بوو؟ 44 33 55 نا 33 ئەبێت دڵنیا من چووکە پەیوەندی بە لەشی خۆمانەوە وەڵامەکان زۆر ڕاستە دەخۆش. ئەی لە ڕووی گەردوو ناسیوە چۆنن؟ وابزانم تۆ باشی ئەوژار هەوڵێ پێمان بڵێ هەوڵێ ئەم جارە زۆر بەین بڵێن باشین. باشە ئامادەن؟ بەڵێ. پرسیاری سێمەڵێ لە سەدا چەندی گۆی زەوی بەستەڵەکە؟ لە سەیا 15 لە سەیا 20 لە سەیا 10 لە سەیا چەندی بەستەڵەکە گۆی زەوی؟ ئاگاتان لە کات بێ کۆتا وەڵام وەرەگرم لە ماوەی 6 چرکەیە. لە سەیا 15 دڵنیایت؟ وەڵاهی تقریبا تا ڕادەیە بیری لێ بکەیتەوە بیری لێ بکەیتەوە باشترەوە. لە سەیا 15 دڵنیانەوە یعنی کاتیشتان وەرە نەماوە ئاگاتان لە کات لە فادا زۆر دڵنیان؟ ئەم جارانە بێ دڵنیاین تەواو. ئاخر هەرسێکتان هەمان ڕاتان هەیە با بەسی ئەو نەبێت. ئاخر کۆتا وەڵام وەرەگرم لە سەیادا کۆتا وەڵام وەڵامەکان زۆر ڕاستە دەخۆش. باش یعنی بیری لێ بکەیتەوە باشترە تۆ لە پێشا زۆر بەتونی وتە لە سەیادا و تەواو زۆر سێری خەریتەشکە و سێری وڵاتەکانیشکە قەت ئەوە بۆ دەرناچێت. زۆر باشە. ئێستا ئێوە وەڵامی هەر سێ پرسیارەکەتان زانی وایە؟ ئەچمە لای گروپی ئەی بزانین ئێوەش چۆنن هەرسێ وەڵامی هەرسێ پرسیارەکە زانن زەمەتوانن لە مامۆستاکانی بەرنەوە. باشە ئامادەن؟ لە چ دەرزێکا زۆر زیرەکن ئێوە؟ زیاتر لە کۆمەڵاتیە.
کۆمەڵایەتی تۆش دیارە لە کۆمەڵایەتیە یان مامۆستاکە و خۆشەویست کۆمەڵایەتی و مامۆستاکەیشم زۆر باشە مامۆستا زۆر تەسیری هەیە بۆ دەرزەکان باش بیتایە ئەی تۆ لە دچ دەرزەکە زۆر زیرەکی منیش حەزم لە دەرزی کۆمەڵایەتی لەوانی لەوە باشتر ببم باشە سەرکەوتتان بۆ خوازم و دەستخۆشیش لە مامۆستاکەتانەکەم بۆ مایکیش قسە بکەن کە پرسیارەکەم لێ کردی باشە پرسیاری یەکەم ئەڵێ کازیوە واتای چییە؟ کازیوە واتای چییە؟ خۆر ئاوابوون خۆر هەڵاتن یان ئێواران لە ماوەی 6 چرکەیە زۆر ئاسانەت کازیوە واتای چییە؟ خۆر هەڵاتن دڵنیان هەرسێکتان کۆتا وەڵام وەرگرم بۆچی ئەوەنە دوو دڵن و تەواو کۆتا وەڵام کەواتە وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش ئاوایە تر کە لە خۆ ڕازی بوویت و بڵێ ئەزانم ڕاستیش دەرەچێت دوو دڵ مەبە باشە ئەچمە لای دووەم پرسیار ئەڵێم کام لەم خواردنانە بەسەر ناچێت کامیان بەسەر ناچێت هەنگوین کولەکە زەیتون یعنی تاو چاوەڕی کاتیش ناکەن لەبەرەی زۆر بڵێ هەنگوین بەسەر ناچێت هەنگوین بەسەر ناچێت بەڵێ خواردوتانە خۆ بەڵێ سوودەکانی چییە؟ سوودی زۆر هەنگوین آخر سوودێکیمان پێ بڵیت ئەی سوودی کولەکە نازانیت ئەوە یەکێکە لە هەڵبژاردنەکانی تر بۆ مێشکە بۆ بیرکاری بۆ مێشکە ئەی زەیتون هەنگ ئەگەر پێتەوە بدا زیانی نییە نەخێر ئەی شتێکی شەیەڵە خۆی ئەمرێت کە پێتەوە بەڵێ کۆتا وەڵام تەواو وەریگەن دەستخۆشتان یەکەم وەڵامەکان زۆر ڕاستە دەستان خۆش بێ ئەم پرسیارە زۆر ئاسانە زامەتوان جام بنەوە پرسیارەکە ئەڵێ پەلکە زێڕینە چەند ڕەنگە 8 ڕەنگ 10 ڕەنگ 7 ڕەنگ ئەتوان ڕەنگەکانی پێ بڵێ سوور زەرد شین پەمەیی پرتەقاڵی و قاوەی پەمەی و قاوەییتیان نییە پەمەی و قاوەی مۆریشی تایە مۆر سوور شین زەرد نیلی بنەوشەیی وەڵامەکەتان زانیوە ئەوە هیچ وەریەگرین بەڵام ئەمە تەنها بۆ خۆشیەکە ئێڵین نیلی و تاو دڵنیان حەو ڕەنگە کۆتا وەڵام وەرگرم دەستخۆش چاپڵێکی زۆر ڕاستە خۆش بێ ئەچمە لای سێکارتی گروپی بی بۆی بێ بە 6 پرسیار ئەگەر نەتانزانی ئەچمە لای ئەوان لە ماوەی دەچرکە ئەوان وەڵامەکەمانێنێ بەڵام ئێوە 6 چرکەتان هەیە باشە بە هەمان شێوەی سێکارتی پێشوو ئامادەن زۆر بە فەقیری دانیشتون بۆ ئامادەین آخر ئەگەر زۆر ئامادەبی بێت زۆر مسەیتەر بیت و قۆڵمان لێ هەڵماڵی ئێدە باشەوە خۆڵی هەڵماڵی دەستەکان خۆش بێ ئەچمە لای پرسیارەکە ئاڵێ ساڵی 2014 بەرامبەر ساڵی چەندی کوردیە 2714 2713 2614 زۆر دڵنیایت زۆر دڵنیە گیری لێ بکەنەوە زۆر تەواوە لە 21 سێی ساڵی 2014 ئەکاتە 1 2714 کوردی باش ینی زۆر شارەزای بوون بەخوا چاوەڕێی کات نەکەین و نانە پێویست ناکە پێویست ناکە وەڵا خۆ ماندوومەکە مانگە کوردەکانە لەبەرەوە شارەزای وەڵی تۆزێک نەورۆز جۆزەردان خەنە نەورۆز گوڵان جۆزەردان خەرمانان پوشپەر گەلاوێش گەلارەزان سەرماوەز بەفرانبار ڕەشەمێ ڕێبەندەڵامەکان زۆر ڕاستە یەک چەپڵەش دەستخۆش بێ دەستخۆشی لێکەم هەرچەنە بە تەواویش نەبوو بەڵام زۆر باش بوو باشە وتم خەنە بەندان بۆمان بەندان خیاڵە لای شتێکتر نەبوو بێ بەخوا تقریبان ئێدە باشن ئەچمە لای کارتی دووەم و پرسیاری دووەم باشە ئامادەن ئامادەین زۆر باشە پرسیاری دووەم مەڵێ مادەی بنچینەی لە هێلکەدا چییە ڤیتامین کالۆری پرۆتین مادەی بنچینی پرۆتین لە بوێشتا بابیڵم کاکە بابیڵ ئەو دوانە ویستیان بێڵن تۆ نەبێشت پرۆتین
ئەی تۆش مادەم وا حەزەکەی لە هەمووشیان زیاتر لە ترسا کاک بڕیان لە چی بترسم یعنی دڵنیان ویستیان بێنە پێشە قسە بۆ ماکەکە بکەن ئەم نەیهێشت من لەوە فێر بووم دکتۆر و دکتۆرکاریم زۆر کردووە ینی شارەزای دەشتانە پرۆتینی تیا منیش یاری وەرزش شتی وامە کرد مدەڕیبەکە پێوتم زەردێنەی هێلکە نەخۆی هەمی پرۆتینە من بۆ زەعیف بوونەوە ئێستا هێلکەش هەیە تاریخەکەی لەسەر نووسراوە بەڵێ بەڵێ ئێکسپایرەکەی گەرماوشتی هێلکەی مۆدێرنە جۆمان نایە باشە کۆتا وەڵام وەرگرم زۆر دڵنیان کەواتە وەڵامەکان زۆر ڕاستە و 100 دەست خۆش ئامادەن بچمە لای پرسیاری سێم جوگرافیا چۆنە نێو لەوەتی هەیتی هەر ڕقم لێ بووە هەر ڕق لێ بووە جاری وا هەبوو ئەوەنە سەعیم تیا کردووە با دڵی خۆم جواب ماتە لە سەرەوە شەستم باتێت وەڵام منیش ئەوم هەبوو ئەو کێشێم هەبوو لە کۆمەڵایەتی و جوگرافیا لە پۆلیەکی متەوەسە بووم لە جوگرافیا گەڕامەوە بووم بە 2 ساڵە زۆر ناخۆش بوو ئەو یادگارێکی بەڕاستی ناخۆششتانە لە هین بوو ئەو کاتە سعات گۆڕابوو جا ئێستا شتە نەماوە سعات گۆڕانە لەخوا بەزیابێ جا مشکلم لەگەڵا بوو کاتی ئیمتیحان بوو سعات 7:30 بە سعاتی کۆن ڕۆشتم بۆ ئیمتیحان سەیرەکەم 8:30 لێ نیو سعاتە لەبەر جوابی بۆ هەموو جانم کەوتە لەرزین وەڵا 39 هێنا لە ئاخیرە بووم بە 2 ساڵ خۆشە بەڵام گرنگەوەیە تەواویشمان کرد بە مامۆستا بە دەرسێکی باش بوو من ئەرەوەڵا لەخوا خوێندکاری خۆشیان مامۆستایی وەڵا خوێندکاری خۆشترە زۆر وایە وەڵا ئێستا خەریکە حەزەکەم ببمەوە بە تەلەبە لە محاولەی ئەوەیە مەگەر حکومەت ئیجازە دراسیمان بۆ بکە بە ئاواتەوەم ببمەوە بە تەلەبە لە زانکۆ بەڵام تا خوێندکارین هەست بۆ خۆشیە ناکەین آخر بەداخەوە تا مەحەدی فولمان تەواو کرد کە ئەڕۆشینە دەروە دەرگاکەوە ئەو خەی تر ناوبینینەوە کە تەخەڕوجمان کرد دوایی نەمانەزانی چی بکەین ئاواتمان بۆ ڕۆژێکی ناو پەیمانگا خواست باڵە دوایی لە بڕگەی دووەمایە وڵای یادگاریانە کە لە خوێندنگاکانە بەسەرتانە هاتووە باشە ئامادەن بچمە لای پرسیاری سێم بڕۆ زۆر خۆشەڵە بڕۆ زۆر باشە پرسیارەکە ئەڵێ لەسەر نەخشەی شارەکان بە شێوەی بازنە پیشان دەدرێت بەڵام پایتەختەکان بە شێوەی چۆن پیشان دەدرێت ئەو پرسیارە بۆ سەبا هەناسێکی 4 گۆشە 3 گۆشە لا کێشە ببورن ئەوە اختیارەکان بوو لەسەر نەخشەی شارەکان بە شێوەی بازنە پیشان دەدرێت شارەکان بەڵام پایتەختەکان بە چ شێوەیەک پیشان دەدرێت پایتەختەکان چ شێوەیەکە 3 گۆشە یان 4 گۆشە یان لا کێشە شار بازنەیە پایتەختەکان چونکە ناوچین نەوتیشمان هەیە بە شێوەیەکتر دائەمرێت بەڵێ 4 گۆشەیە لەسەر ئەتڵەسەوە 4 گۆشە کۆتا وەڵام ئێوە دڵنیان هاوڕان بن کاکە پشتم بگرن پشتم بگرن برا پشتم بگرن تۆ کە ئەزانیت ڕای ئەمان وەرناگریت بە من بڵێن تۆ چۆخەیە ئەوەش نەبێ هەر قسەی تۆیە قەیچێکە زۆر سپاس کاکە 4 مناقەشەکەتان زۆر خۆشە سێ گۆشەوەزان بۆ نەوت کاتانەوە نەما ئاگاتان لە کات 4 گۆشە تەواو 4 گۆشە کۆتا وەڵام بەخوا بزانم معقول نییە شاری لا ئەڵێ دڵنیان دوای ژەڵێ بەخوا 4 گۆشەیە تەواوی دڵنیان تۆش کەواتە وەڵامەکان زۆر ڕاستە و دەست خۆش دەوانێت تر خەلەتتان نەکەم نای لە عەرزەوەی باشە پشتم بگرن کاکی وا زۆر ئینکارە بەخوا ئەوە چۆن نەزانی زەلامە ناس و من لە کۆنترۆڵەوە پێمەڵێن ئینکارە وەڵامەکە زۆر ڕاستە 100 بۆ منیش دەستان خۆش بێ گروپی ئەی ئامادەن بۆ سێ کارتی پرسیارەکەمی ئێوەش وەکو گروپی دی تۆزە کراوە بن تۆزە قسەی خۆشمان بۆ بکەن باشە باشە زۆر باشە ئەوە ئامادەن بۆ پرسیاری یەکەم باشە پرسیاری یەکەم ئەڵێم چەند جۆر ژینگەمان هەیە 2 جۆر 4 جۆر 6 جۆر 2 جۆر چی و چین ژینگەی سروشتی و ژینگەی کۆمەڵایەتی دڵنیایت ئێواتان زانی و دوانەتان ئەزانم 4 جۆرمان هەیە 4 جۆر 3 جۆرە کۆتا وەڵام وەرەگرم 3 جۆرە بۆتان نەخوێنمەوە هەلەمەکەن و کۆتا وەڵامیشم بەنە باشە چەند جۆر ژینگەمان هەیە 2 جۆر 4 جۆر 6 جۆر
سەیتیان نییە هەڵبژاردنەکان سەیتیان نیە 2 جۆر 4 جۆر 6 جۆر کۆتا وەڵام وەرەگرم لە ماوەی 6 چرکە ئاگاتان لە کات بێ کاتان ئەوە نەماوە سانێتان ماوە بە ئیسراحەت بیر بکەنەوە ژمارەیەکم بەنێ 2 جۆر کۆتا وەڵام باڵێ کەواتە زۆر ڕاستە دەستخۆشە ژینگەی سروشتی و ژینگەی دەستکرد ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی سروشتی کۆمەڵاتی بۆ کاکە ئەتر وایە وەڵامەکە ئێمە پرسیارەکان لە کتێبەوە دەرمان کردو وەڵام من نازەمام نەویست ئێوەتان زانی ئارە وڵا بڕیارمان بەس من ژیگەکەم عکس کرد بۆ ئەکەنا یعنی مهمەوەی هەرتان زانین 2 ئارە وەڵامان جۆرە زۆر باشەوەتان بیرماوە کەواتە بیرتە لەبیرمانە زۆر باشە زۆر شتی تریشم بیرە دوایی بۆمان باس کەوتانش سەرچاو چاوە خۆش بێ خۆ عنی بیرتە خۆت لە شانۆگەری بوویت و خەرێکی کەمانچە ژەنیش بووی ئەمە لەکوێوە پێیانوتی لە کۆنتڕۆڵ پێمەڵێن ڕێبی ئەوە حتمما ئیشی ڕێبینە بەڵێ من لە پێش هونەرە جوانەکان دەسم مایە مۆسیقا لە سنتەری گەنجان بووم یەکەم جار بۆ پیانۆ چووم مامۆسای پێیوتم بۆ حەز لە ئاوازی کلاسیکیان ئاوازی کوردیوانە وتم وەڵام من حەزم لەوەی لە حەفلەکان لێن نەیش مەزانی ناوی چیە ئەیتر ئاواز سێکەس بوون ئاوا سەیران کردم زۆر تەریق بوومەوە زانیم شتێکی غەڵەتم خراپم وتووە بەڵامی تر دوایی زیاتر لەسەر کەمانچە هیوای سەرکەوتنە بۆ خوازم خۆشە ئینسانونە بەهرەمەند بێت لە هەموو بارێکە شارەزایی هەبێت و بەشداری هەموو شتێ بکاوایە وڵات تۆزێ لەگەڵ مامۆستا بڕیارە ئەو عیلاقاتەمان هەیە ئیشی سەوت و گۆرانی وتن و مۆسیقالیان و جارجار من سایزەر ئەسفەکەم و ئەو سایزەر و جا من کەمانچەکەی تێکەڵەکەم هەر سەرکەوتوە بن ئامادەن بۆ پرسیاری دووەم باشە پرسیاری دووەم ئەڵێ بریتیە لە توانای لەش بۆ بەجێهێنانی ئیشێک کام لەمانەیە وزە کالۆری ڤیتامین وزە دڵنیایت باڵێ وزەیە بریتیە لە توانای لەش بۆ بەجێهێنانی ئیشێک وزە ئەو لە زانست تا خوێندوتانە منیش بیرم ماوە ئەبوایە وەکو خۆی لە بەرە بکردایە یعنی دڵنیان زۆر دڵنیان دەمادەمەوە دڵنیان یەک چەپڵیان بۆ لێن باشە دەستکەش ئێمە لای کۆتا پرسیاری ئێوە واتا بێ بە 6 پرسیار باشە ئامادەن زۆر باشە پرسیارەکە ئەڵەیە گەنم لە چ وەرزێکدا دەچێنرێت پاییز زستان هاوین زستان دڵنیایت گەنم و جێهۆریەکان لە چ وەرزێکدا دەچێنرێت گەنم و جێهۆریەکان لە زستان ناچێنرێت لە چی خوێندوتان لە جوگرافیا زۆر دڵنیایت سوودێکی زۆریشی هەیە گەنم چەند سوودێکی هەیە توانین بۆ پێمان بڵێن سوودەکانی چییە فەرموو ئەکرێ بە ئارد بەڵێ ئاردەکە ئاکرێ بەچی بەنان نانەکە چی لێ زۆر ئەخورێ زۆر باشە عنی دڵنیان ئێستا گەنمە گەنم لە چ وەرزەکە ئەچێنرێ پاییز زستان هاوین کۆتا وەڵام وەرەگرم زستان کۆتا وەڵام وەرەگرم دەکەواتە وەڵامەکەیان بەداخەوە زۆر هەڵێ بۆچی پەلە ئەەکەن من واشم لە خۆم کرد یعنی وتم بەشکم بیگۆڕن حالە ئێمەیکە پێم وتیت هاوین باشە لە ماوەی 5 چرکە ئەچمە لای گروپی بی لە وەرزی پاییزە ئەچێنرێ و لە هاوینی شا دوورێتەوە دڵنیان باڵێ باڵێ کاتشکانەوە نییە مادەمەوە دڵنیان چەپڵێک زۆر ڕاستە کاتە خاڵەکەی ئێوە بۆ ئەوان هەژمارە کات خۆی ئێمە فەلاح بووین یعنی ئەم ئیشەشی هاتە سەر کورا جاچیمان نەکرد دێ هەر لە شساق بێ کۆتایی هاو بە هەر شەش پرسیارەکانتان هی گروپی ئێوە و هی گروپی بی خۆنافیەکەم باشە بەڵێ ئازان و خۆشەویستانی نافتی دوو بەم شێوەش هاتینە کۆتایی بڕگەی یەکەم کە 12 پرسیار بوو لەگەڵ ما بمێنەوە پاش وچانێکی کورد ئەگەڕێمەوەلاتە
ئازدان بە قۆناغی دوم گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. قۆناغی دووەم میشمامە هەماشی قۆناغێکەکەم 12 پرسیارە. بەڵام پرسیارەکان کاتەکانی جیاوازە باشە. بەڵام بەر لۆی بچمە لای پرسیارەکان ئەمەوێ پرسیارە لێەوە کەم کە ئێوە بگەنە تەمەنی ئەوان ئەتانێ بن بەچی هەستان لە چی ئێستا ئەوانە مامۆستان بەڵام بچنە زانکۆ حەزەکەن ببن بەچی وەکو ئەوان ئێستا خزمەتکەن. فریشتە تۆ نێبی بەچی؟ حەزت لە چییە؟ وڵا حەزم لە هیچ نێ جارێ حەزت لە هیچ نێجارێ جارێ دام لەناوە خۆ یەکلایی نەکردوێتەوە یانی ناخەی ناکە لە قۆناغەکانی دواترا خۆ یەکلایی یەکەیتەوە دنیا لۆ چووکەم خۆشم وابوو هیوای سەرکەوت نەبووە خوازم گرنگەوەی خزمەتکەین هەرچیەک بێت باشە. لەنیا خان تۆ تێبی بەچی؟ بۆ مای قسە بکە نەمێ بم بە پرۆفیسۆر. پرۆفیسۆر؟ بەڵێ. ئیشەڵڵا ئیشێکی زۆر باشە بەزەبێ هەوڵێکی زۆریشی بۆ بێ. بەڵێ. لە خۆت ڕابین یعنی چونکە ئینسان زۆر گرنگە بڕای بەخۆ بێ بڕای بەخۆی بێت بێ بەچی؟ دڵنیای؟ بەڵێ. ئێ زۆر باشە چونکە بە قەلەقی مڵێ ئەها پێ بڵێ زۆر دڵنیە. باشە ئەی تۆ تێبی بەچی؟ حەزەکە بم بە ئەندازیار. ئەندازیار؟ بەڵێ. زۆر باشە. ئەندازیاری خان و دروستکەیت و جادەوبان یعنی معماری؟ بەڵێ. ئێ زۆر باشە گرنگەوەی خزمەتکەین و هیوای سەرکەوتن دامەوە خوازم. باشە ئەچمە لای گروپی بی کاتێ ئێوە خوێندکار بوون لە پەیمانگای هونەرە جوانەکان چی یادگاریەکتان هەیە بۆمان پیارنەوە؟ من هیچم لەبیر نەماوە شتێ باسکە تۆ پێش پرۆگرامەکە یادگاری زۆرتان بۆ من گێڕایە و زۆریش پێکەنی شتەکانتان خۆش ماحەد نەبوو بەجددی ماحەدمان دانە نابیان قەی ناهی هەرچیەک بێ دەرۆژ باساییە ئاساییە پەیمانگا بزانین هی پەیمانگات بە تایبەتی یانی دەرەوەی پەیمانگاش بێ ئاساییە زۆر باش هەر یادگارێکی خۆم و مامۆستا هیوا جەرمەوە ڕۆژێکیان سەفەرێکمان کرد بەیەکەوە تقریبا 11-12 سەعادەم سیارەی لێ خوڕی جام یەک عادەتیە کە سواری سیارە بوو خەویە لە براکەمە لە جادەیەکی سورعەت هابووین 120 ڕۆی هەستم کرد سیارە ڕووی کردە تەنکەرێک تەنکەرەکە نەهۆڕنمان نە فولمان نە هیچمان ئیتر خۆم پەلامارشکانەکە ما هێنامەوە سەر سایدەکەی تورتم کاکە بۆ ئاکەی وتی وەڵا هیچ ویسم تەنکەرەکە بترسێنم باشە تۆ چەند کەر ئەترسێنی وەڵا تۆزێکتری پێچوتی وەڵا ڕاستێکەوە پێ بڵم تەواتی وەڵا خەوم لێکەوتم 120 ڕۆژتم زۆر هیلاک بووم نزیکەی 10-12 سەعات سیارەم لێ خوڕی بوو زۆر هیلاک بووم شەوەکەشی وابزانم هەتا 5 بەیانی نەخەوت شەو گەڕاینەوە یعنی بەیانی کە دەرچوون شەو بۆ شەوی داهاتوو گەڕاینەوە ئیتر جا و مشکلێم هەیە تۆزێک کە ئیتر زۆر ماندووە بم سیاقەتم بیرە چوو جا ئەمە لە دەرەوەی شار مامۆسابووین لە دوکان بەیەکەوە مامۆسابووین ئیتر جاری وا بوو شەوانە چوومەوە بۆ دوکانی تر من لە سیارەکە دەجار ئاوا وەنەوزم کردووە زۆر خەتەری ئەوەی باش دوای خەویش هەر هەڵی سێنە سایقی بکە هەرە خەوێ ئەو هیلاکیت و ئەو کردی بە نوکتە بۆ دووجار فریام کەوتووە دووجار لە مردن ڕزگاری کردو زۆر باشە خاڵێکتان نەکە زۆر سپاس بۆ مامۆستا بڕیار باشە ئێوە گەشتن بە هیوا ئاواتەکانی خۆتان کە بە مناڵی هەتاموو من تا ڕادەیەکی زۆر گەشتم بەڵێ بەڕاستی من ماومە ماوتە بەڕاستی ماوە منی ژێشتا ماومە جارە تۆش ماوتە سەر بۆخان بەڵێ دەی شەڵاگەن بۆ خەونانی خۆشتان من هیوادارم ئیجازە دراسیم بۆ بکەن و لە سینەما بخوێنم چکەسە لە کۆلێژی سینەما لە هەولێر وەرگیراوم بەڵام کێشەی گەورەی من ئەوەیە کە با بڵێن مۆڵەتی خوێندنم بۆ ناکرێت لە ڕێی وەزارەتی پەروەردەوە ئەگەر ئەومان بۆ بکرێ هاوکارێکی زۆر باشە بێت من ئەو ئاواتەنەی کە هەمە بەڕاستی لەوێەوە هەنگاوێکی زۆر باشە بێ بۆ ئەوەی کە بەدیان بێنێ ئینشەڵڵا ئەویش جێبەجێ بێ گرنگەوەی ئێستا خزمەتەکەن و ژیانیش بەردەوامە هەرچیەک بێ وایە ئامادەم بچمە لای پرسیارەکان ئەمجارە لە گروپی ئێوە دەست پێ یەکەم سێ کارتان هەیە و پرسیارەکان لە ماوەی ئەوەنە چرکە خۆم پێتانەڵم پێش پرسیارەکە ئامادەن؟ باشە لە ماوەی 10 چرکەیە کۆتام وەڵام وەرەگرم هەڵبژاردننیشی تیانە باشە؟ لە ماوەی 10 چرکەیە ئایا مار لە پۆلی گیان لەبەرە بڕبڕەدارەکانە؟ بەڵێ یان نەخێرە؟ نەخێر. دڵنیایت؟ بەڵێ زۆر دڵنیا. لە ماوەی 10 چرکەیە بەڵێ یان نەخێرە؟ نەخێر. تا دڵنیان؟ کەواتە زۆر ڕاستە دەخۆشتەڵێ. ئەچمە لای کارتی دووەم و پرسیاری دووەم. وەڵامی ئەم پرسیارش لە ماوەی 10 چرکەیە باشە؟ بەڵێ. ئەگەر لە مانگی یەکەمی تاقیکردنەوەکانت 26 لە 50 هێنابێت تێگەشتن
لە مانگی دووەم 43 لە 50 هێنابێت ئایا ئەنجام چەند دەکات لە ماوەی 10 چرکەیە ئەگەر لە مانگی یەکەمی تاقیکردنەوە 26 لە 50 هێناوە باشە لە مانگی دووەم 43 لە 50 هێناوە چەندە لە ماوەی 10 چرکەیە کاتان نەما وەڵامیشتان نەیە بۆ جوابەکەی نەیەم لای ئێوە مە گروپی دووەمە باشە بە قۆناغی دووەمە دڵی خۆش مەکە بڵێ خاڵام بۆ حسابەکرێ 69 لە 100 لە 69 وەڵامەکەی باشە یعنی 43 و 26ەکە کۆکەیتەوە کاتە 69 بەداخەوە بەڵام بۆ پرسیاری دووەم هیوادارم زانن باشە ببورن پرسیاری سێمەمە لێم تەکتو ببورن پرسیارەکە ئەڵێ لەگدانی ژمارەیەکی سالب لەگەڵ موجب ئایا ژمارەی ئەنجام سالبە یان موجب لە ماوەی 5 چرکە سالب دەرەچێت چونکە کاتانەوە نەماوە کات تەواو بۆ کۆتا وەڵام وەرەگرم دەست خۆش زۆر سێ کارتی قۆناغی دووەمتان تەواو بووە ئێوە ئامادەن گروپی بی یعنی قۆڵەکە هەڵماڵین قۆڵەکە هەڵماڵە هەڵماڵی تۆ کفتا خۆی ماڵەوە بێن بەخۆ حەزێ باسی مەکە بۆ خاطر بەڕاستە ئەینا داواکەم بۆم خۆڵ هەڵکردنی فەنگێکمان دیایە دەیبزین وابێت هیوادارم ئەوەنە مسەیتەری تو وەڵام مسەیتەر نیم بەس خۆم مسەیتەر پیشان یعنی نواندنەکەی بەتاکید دە باشە زۆر باشە چمە لای کارتی یەکەم پرسیارەکە ئاڵێ لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە پرسیارەکەش ئەڵێ کام لەم گیاندارانە خێراترن لە ڕۆشتن فیل هشتر کیسەڵ خۆی ئەمە هەڵبژاردن نییە لەگەڵ پرسیارەکە هەیە فیل حشتر کیسەڵ بەڵێ حشتر لە ماوەی 10 چرکە حشتر کۆتا وەڵام کاتیشتان تەواو بووە گەر دڵنیاش نەبن بەڵام وەڵامەکەتان بەداخەوە هەڵەبوو ئەی هاوار بۆچی فیل خێراترە بەڕاست ئارە وەڵا بۆ ئەگەو لەو مارەسانانەیە لە عەربستانی سعودیەکی بۆ حشترا ناکەن بابا لە ڕۆشتنی ئاسایی ئێمە ڕاکردن ناڵین ماڵەوە بێ پرسیاری دووەم ئەڵێ زۆر ئاسانەوە پرسیارە پاسیارەکەی مەترسا بەڕاستی من جام بووم لە ماوەی 10 چرکە باشە زۆر باش کرۆمۆسۆمی ئێکسوای هی کام ڕەگەزی مرۆڤە ئێکسوای ئێکسوای لە کام ڕگەزی مرۆڤە نێرەیان مێ یعنی یەک چرکە ئێکسوای هی نێرە بەداخەوە کاتتان تەواو بوو ئێوە وتم ئاگاتان لە کات تەواو بوو کات وەرم نەگرت وەڵامەکەتان ڕاستە وتمان بەڵام بەداخۆ کات تەواو بوو بۆیە وەرم سێری کاتەکەمە کرد کۆنتڕۆڵ ئاگیان لە هەموو شتێکە قایچێکە بڵێ ئاساییە لە پیاوە قۆمێ جارجارە زۆر باشە ئامادەن بۆ پرسیاری سێم کارتی سێم و پرسیاری سێم ئامادەن ئەو بۆ هیچ ناڵی ئێستا ئامادەین وەڵات تۆزێ هەر لە خۆ وزەمان تۆزێ کەم بۆتەوە ناقەیناکە بابە گیانەوە ناهێنێت دە باشە مشکلە نییە دە باشە دەی پرسیارەکەڵێ یەک ساڵ چەند هەفتەیە لە ماوەی 10 چرکەیە 52 دڵنیایی بەڵێ دڵنیایی 52 ئەی ئێوە دڵن چی ئاگاتان لە چرکە بێ کات تەواو بوو 52 وەرگرم بەڵێ بەداخە وەڵامەکەتان هەڵەیە 48 هەفتەیە مانگێک 4 هەفتەیە 4 کەرە 12 48 بەداخەوە دقی ناکە ئەوە شەبێ ئەچمە لای سێ کارتەکەی گروپی ئەی یعنی ئەبێ بە 6 پرسیار بۆ ئێوەش باشە ئێوە لە سێ پرسیارەکە هیچتان نەزانی وا بوو دقی چێک ئەوە شەبێ دانێکمان زانی بەس فریان نەکەوتین فریان نەکەوتن ئاخرەبێ ئاگاتان لە کات بێ چرکەکان منە چرکە ئێستا بینی بەڕاستی باسان کردی ناوم هەر من کاک براتۆ بۆ ئاگاو لێ بووە ئاگام لێ بوو بڕاکەی لە یەکەکە دە باشە دی خۆتان کۆکەنەوە بۆ سێ پرسیارەکەی تر ئامادەین ئەچمە لای گروپی ئەی ئێوەش ئامادەن بۆ پرسیارەکان پرسیارەکە لە ماوەی 20 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم باشە گیاندارانی فرەگەدە سەر بە چ پۆلێکی گیاندارانن فرەگەدە گیاندارانی فرەگەدە
ئاگاتان لە چرکەکان بێت 5 چرکەتان ماوە ئاگاتان لە چرکەکانە تەواو کاتان تەواو بوو نەتانەزانی وایە گیاندارانی فرەگەدە سەر بە چ پۆلێکی گیاندارانن نەهەنگەکان باشە ئێوەتان زانی وەڵام من ویستم بڵێم ئاوی بەس هەر ئەویش سەری ناگرتم سەری ناگرت ئەی تەبان تۆ هەرزوو تو بتم میسفادەی نەما تازە دا چرکەکە نەما باشە گەڕێم لای گروپی ئێ پرسیاری دووەمتان پرسیاری دووەم لە ماوەی 5 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرن باشە زۆر وەریابن ئاگاتان لەوێ باشە 5 چرکەیە ئایا زنجیرە چیا لەژێر دەریاکاندا هەیە باڵێ دڵنیان زۆر دڵنیام و هێش 5 چرکەکە باتەوە بێ کۆتا وەڵام وەرەگرم نەخێر زنجیری نییە زنجیرە چیاکان لەژێر دەریاکاندا هەیە کۆتا وەڵام بەڵێ هەیە باڵێ هەیە بەڵێم وەرگرتەوە زۆر ڕاستە ئافەرم ئامادەن بۆ پرسیاری سێمیش باڵێ لە ماوەی 5 چرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە ئەمەشیان 5 چرکێ وریابن باشە باڵێ کیمیابارانی هەڵەبجە کەی بوو ساڵی 1970 ئادی بۆم بڵێنەوە 1970 زۆر ڕاستە دەست ئەوە پەیوەندی بە مێژووی گەلەکەمانەوە هەیە نابێت لە یادکرێ وایە بۆیە ئینشەڵا کارە ساتەش دووبارە نابێتەوە و ئێمە لای گروپی بی بە 3 پرسیار کۆتا پرسیاریش ئەم 3 پرسیارە واتە بە 6 پرسیار باشە قۆناغی دووەمتان ئامادەن زۆر باشە پرسیاری یەکەم ئەڵەیە مرۆڤێکی ئاسایی لە خولەکێکدا 72 جار دڵی لێ ئەدات باشە ئەی لە ماوەی 12 خولەکدا چەندە لە ماوەی 30 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم لە ماوەی 1 خولەکدا 72 جار لێ ئەیات ئەی لە ماوەی 12 خولەک ئاگاتان لە کات بێت سابات وشتی وای بۆکەن حوسە و چوار چۆن حسابت کرد لە 12 خولەکە لە 12 خولەکدا 270 کات تەواو بووە وەڵامەکەش وتێ حوسە و دوو حوسە و چوار حوسە و چوار بەڵام بەداخە وەڵامەکەت هەڵە بوو 864 جار چونکە ئەبێ 12کە کەڕەتی 72کەی پێ باشە بەداخەوە سرم لە تێکچوو قەی ناکە ئاچمە لای کاتی دووەم و پرسیاری جار هەر ناقەشاگەن چی بکەین ئامادەن بۆ پرسیاری دووەم ئەچمە لای پرسیاری دووەم زۆر باشە پرسیارەکە لە ماوەی 10 چرکەیە کۆتا وەڵام وەرەگرم باشە پرسیارەکەش ئەڵێ لێکدانی ژمارەی لاکانی مەعین و لاکێشە چەندە ژمارەی لاکانی لێکدانێکی چەند ئەکات زۆر ئاسان مەعین و لاکێشە مەعین و لاکێشە دە ئەکات کات تەواو بوو 32 کات تەواو بوو وەڵامەکەشت بەداخەوە هەڵە بوو لەبەرەوەی مەعین 4 لایە لاکێشە 4 لایە 4 کەڕە 4 16 ئەوش 4 کەڕە 4 16 32 لێکدانی ژمارەی لاکانی مەعین و لاکێشە لێکیان ئەی مەعین 4 لایە لاکێشە 4 لایە 4 کەڕە 4 باشە بەداخەوە پرسیاری دووەمیشتان نەزانی تێگەشتی تەواو زۆر باشە ئامادەن بۆ پرسیاری سێم زۆر باشە پێویستە ئەم پرسیارە ئێوە بزانن کاک بڕیار و هیوە کاکیوە باشە بۆی حسابێکی بە خۆتان بکەن و باشە وەریابە قەڵەم وەرەقەش نابێت ئەی هاوار باشە خۆی مویمەکەی لەوەیە بێ مێشکە بجوڵێنی باش قەڵەمەکەم وەرێ قەڵەمەکە بۆ تۆ بە زۆر شتی تایەتە باشە مادەم قەینا هیچ نانووسی خاتون گیان تۆشە توانین بمەیتێ وڵای و قەڵەمە نازان بۆچی هەڵمان کرد دەستان خۆش بێ ئەمن کۆمەڵێکردن ناخوام تو نووسی بوو ئیتر بە سوتفە ئەوە کەوتە قۆپیکردن نا تۆ خوێندکارێک و قۆپی کات چی لێکەی وڵای ترمە قۆپیەکی شەرعیە باش ئامادەن بە پرسیاری سێم بەڵێ پرسیارەکە ئەڵێ 1 مسقال چەند گرامە لە ماوەی 20 چرکەیە 1 مسقال 50 چەند گرامە 50 گرامە لە ماوەی 20 چرکەیە نانە 50 گرامە 1 مسقال ئاگاتان لە کات بێت 50 گرام 100 گرام بڵێ 100 گرام 1 مسقال 100 گرام کات نەماوەریابە تاو 100 گرام کاتەوە بوو 100 گرام وەرگرم بەڵێ بەداخە وەڵامەکەتان هەڵە بوو 5 گرام
یەک مسقال 5 گرامە بەڵێ ئەبێ لەمەوە دوا شارەزابی لەو شتانە ئێستش ئاڵتون بەرزە بێتەوە نزمە بێت پیرۆستان بێ لێستۆ پیانەڵی پیرۆستان حسابت کردوێ علی ناوەڵا حساب یعنی نازانین چەند پرسیارتان زانی ئەوە دوایی لە کۆنتترۆڵەوە پێمەڵێن باشە ئەوان بەوریانە ئاگیان لەو خاڵانێ باشە وەڵا پرسیارەکانی ئێمە زۆر قورس بوو ئەوە چی بوو ئەو ئێمە پرسیارێک دانین کە بیرتان بمێنێ بزان ئەو شتتان بیر ماوە بەڵام پرسیاری گروپی ئەی هی خۆیان لەو ناوەندەی خوێندن ناکەی خوێن ێستا بووە زیاتر ئەوان بیریانە ڕاستە لەمەوە بۆ مادارەکەوێت کە خوێندن بەس بۆ دەرچوونیەکە و تەنها بڕێنی خۆناکەکە ناو چۆن بزانین ئاڵتون چەند ئەوە کێشەکەیە بەجددی ئیشەڵای هێنێ بێبەشی جارێ زۆر باشە کۆتایی بە پرسیارەکانی قۆناغی دووەمی شاو 6 پرسیاری گروپی ئەی و 6 پرسیاری گروپی بی باشە ئێستاش ئێمە لە کۆنتترۆڵەوە چاوەڕێی ئەنجامەکانین ئەوان بەوریایەن و ئاگانە خاڵەکانە باشە بۆی دۆدڵمە من لەوە بەڵام بەر لەوەی خاڵەکان بڵێم بزانن کام گروپ براون ئێوە خۆتان ئەڵەن کام گروپە ئێوە کام گروپی بەن خۆتان دڵنیان ئەوانن بەڵام ئەمەوە ئەوە بڵێم ئەگەر گروپی ئەی ببورن براوە بن براویم پرۆگرامە بن ئەبنە خاوەنی هەرێکەتان ئەبنە خاوەنی کارتێکی چاویلان باشە ئەتوان یاریەکانی بەبێ بەرامبەر بەکاربێنن باشە بەڵام ئەگەر گروپی بیبنەوە ئێوە سەرکەوتوو بن لەم پرۆگرامەیە ئەوە هەرێکەتان خەڵاتێکی تایبەتی ئەنارتی دووەرەگرن باشە بۆ چۆنە بەنا ئومێدی سێرمەکەی وڵاهی تاکیدم دۆڕاوینی تر لە مناقەشەی ناوێ باشە لە کۆنتترۆڵ شتەکانیان پێوت و خاڵەکانیان هەژمار کردووە گروپی ئەی لە کۆی 6 پرسیاری قۆناغ یەکەم 5 پرسیارتان زانیوە باشە پرسیارێکتان چۆ بۆ گروپی بی ئێوە زانیتان خاڵ بۆ ئێوە هەژمار کراوە و هەر 6 پرسیارەکەشتان زانی ئەمە کاتە چەند حەوت پرسیار واتە ئەمان 5 خاڵ ئێوە حەوت خاڵ باشە لە قۆناغی دووەمە گروپی ئەی لە کۆی 6 پرسیار 4 پرسیارتان زانی باشە لە قۆناغی دووەمە گروپی بی لە کۆی 6 پرسیار هیچ پرسیارێکتان نەزانی ئەمە کردێت چەند ئەمان 4 پرسیاری قۆناغی دووەم و 5 پرسیاری قۆناغی یەکەم ئەوە کاتە 9 پرسیار ئێوە تەنها 7 پرسیاری قۆناغی یەکەم 9 بە 7 کەواتە پیرۆزە چۆقلێکی قایم بۆ گروپی ئەی دەستخۆشیتان لێ یەکەم ئێوە هەر یەکەتان بوونە خاوەنی کارتێکی چاویلان وەتوان بێ بەرامبەر بەکاری بێنن ئێوە چن بۆ چاویلان خۆشە چاویلان خۆشتر هیوادارم خۆشترین کاتەکانیم هەمتان لەوێ بەسەر بەرن چونکە شوێنێکی خۆشە دەستخۆشی بۆ هەردوو گرۆپ گرنگ سەرکەوتن نییە گرنگەوەی پرۆگرامێکی زۆر خۆش بوو بەیەکەوە بەسەرمان کاتێکی خۆشمان بەسەر برد هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوای سەرکەوتن بۆ گروپی ئەی عزیزان و خۆشەویستانی نارتی دوو بەم شێوەش هاتمە کۆتایی پرۆگرام هیوادارم توانی بێتم پرۆگرامێکی سودمەند لەگەڵ هاوکارانم و لە هەمان کاتە پرۆگرامێکی دڵخۆشکەر و کاتێکی خۆشمان بێکەوە بەسەر بردبێ تا پرۆگرامێکی تر کاتێکی خۆش خواتان لەگەڵ